هێشتا پرسی پێکهێنانی گەورەترین هاوپەیمانی لە پەرلەمان بوونی نییە و تا دێتیش بۆشایی دەستوری زیاتر دەبێت و حکومەتی نوێ نەخچەکەی ڕانەکێشراوە بە بۆچوونی بەشێک لەلایەنە سیاسیەکان بێمتمانی لایەنەکان لە نێوانیاندا وای کردووە هیچ هاوپەیمانێتیەک دروست نەبێ. الكتلة التي من المتوقع أن تظهر منها الكتلة الأكبر ئەو فراکسیۆنی پێشبینی دەکرێت گەورەترین کوتلەی پەرلەمانی دروست بکات تا ئێستا خۆی یەکلایی نەکردوێتەوە لەگەڵ چ لایەنێک ڕێکەوتن دەکات. هۆکارێکی تری دواکەوتنی پێکهێنانی حکوومەت لە یەکترازانی چاوەڕوان نەکراوی سوننەکان بوو. کوردیش بە وردی چاودێی ڕۆژەکە دەکات بۆ ئەوەی بزانێت چارەنووسی حکوومەتی داهاتوو چۆن دەبێت و چ لایەنێک بەڵێنی زیاتری پێدەدات و لەگەڵ کێ بەرژەوەندیەکان یەک دەگرێتەوە. ئەمانە هۆکارەکانن کە پرسی پێکهێنانی کابینەی نوێیان دواخستووە. هنالك سبب لائق الأهمية. والسياسية كلها جادة في تتحدث عن ضرورة الوصول إلى تفاهمات لایەنە سیاسیەکان هەمویان جەخت لە ڕێکەوتن و پێگەێنانی حکوومەت دەکەنەوە لە نزیکترین کاتدا. ناکۆچیەکان بیانوو نییە بۆ دواخستنی دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەران و پێگەێنانی حکوومەت. هۆکارە سەرەکیەکە ئەو تانانەیە کە لە ئەنجامی هەڵبژاردن دراون. هەر کاتێک ئەمە کۆتایی هات ئەنجومەنی نوێنەرانیش کۆ دەبێتەوە. بە بۆچوونی من لە 2 هەفتەی داهاتوودا هەموو کێشەکان کۆتاییان دێت و یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران دەکرێت. ڕژانەسەر شەقامەکان و ناڕەزایەتیەکانی خەڵک تا ئێستا لایەنە سیاسیەکانی نەهێناوەتە ژێرباری ئەوەی پەلە بکەن لە پێکهێنانی حکوومەت و گۆڕانکاریەکانی. چاودێرێکیش دەڵێت دەسەڵات دەبێت ڕازگۆ بێت لەگەڵ خەڵک بۆ بەدیهێنانی داواکاریەکانیان. ئەرچی حکوومەتی داهاتوو ئەوەیە ڕازگۆ بێت لەگەڵ خەڵک و داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکات، ماوەیەکیش دەستنیشان بکات بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانی بۆ ئەوەی خۆپیشاندانەکان تەشەنە نەکات و ناوچەکانی تریش نەگرێتەوە. بە بۆچوونی زۆرێک لە چاودێران ئەم هاوکێشەیە کە ئەمڕۆ عێراق پێی تێپەڕ دەبێت هیچ دوور نییە لە دەستێوەردانە دەرەکیەکان و فشارەکانیان لە شێواز و نەخشەی حکوومەتی ئایندەی عێراق. دەشڵێن ئایا هاوشێوەی خولی پێشوو ئەم جارەیش پێکهێنانی حکوومەت دوا دەکەوێ؟ بیانووی سەرەکی لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی گەورەترین فراکسیۆن لە پەرلەمانی عێراق دەرەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان بوو. لە ئێستاشدا دەرەنجامەکان ئاشکرا کراوە هیچ ئاسوەیەک نییە بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق. ئەمە لە کاتێکدایە مەرجەعی باڵای شیعەکان هۆشداریدایە لایەنە سیاسیەکان لەم ڕەوشە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.